ئەزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش جارشکە لە خزمەتیەوەی عزیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە ڕێگەی کەناڵی هیواوە. بەرنامەیەم ئێوارەیەمان ئەم شۆمان تایبەتە بە هەڵبژاردننی ئەوەی ناوێنرێ هەڵبژاردننی سەرۆکاتی لە ئێران کە ئێمە ناومان ناوە نمایشی هەڵبژاردننی سەرۆکاتی لە ئێران. بۆ ئەم بەرنامەیە من هاوڕێ ڕەحمانی حسێنزادەم لەگەڵا بۆ ئەوەی پێکەوە یاخود لە گفتوگۆ لەگەڵ ئەوە سەبار بەلایەنەکانی ئەم هەڵبژاردنە و ئەم نمایشە قسە و باس بکەین. بەخێر بێ ڕەحمان، سپاس دەکەم کە ئامادە بووی بۆ ئەم بەرنامەیە و کاتێک بۆ دانا. زۆر سپاس بۆ ئێوە و هاوکارانت وە سپاس بۆ ئەم دەرفەتەی کە دروستی کردوای ماوەیەکی زۆر کە بەیەکەوە بەرنامەمان نەبوو دەستمان پێ کردوێتەوە و هەروەها لێرەوە سڵاوم هەیە بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکەمە. زۆر باشە، زۆر خۆشحاڵم بوو بڵێم بەخێر بیتەوە نەک بەخێر بی لەبەرەوەی بەردەوام پێکەوە بووین لە بەرنامەکانی کەناڵی هیوایە بە تایبەتی بەرنامەی تایبەتمان بوو پێکەوە بوو مێدی کە بتوانین لە ئایندەیەکی نزیکا دووبارەوە بەرنامەی دەست پێ بکەینەوە. هاوڕێ ڕەحمان، من بۆ ناونیشانی ئەم بابەتە وتومان لە نمایشی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئێران پێم خۆش نییە هیچ مقدمەیەک بڵێم ئەوانە ڕاستەخۆ مێ بچینە ناو باسەکە و بۆ پرسیار دەست پێ بکەم بۆچی وشەی نمایش بەکارێتی. من خۆشم بە نمایش ێزانم، بەڵام پێم خۆشە بۆ بینەرانی ئێمە لە کوردستانی عێراق کە دیارە بەشێکی زۆری بینەرانی ئێمە لە کوردستانی عێراقن و شارەزا و ئاشناییان نێ بە پرۆسەی ئەمەی کە پێوتری هەڵبژاردن لە ئێرانە ڕوونکردنەوە بێ بۆچیە بە نمایشەوە هێزەکان لە بەرامبەر یەکا تەبلیغەکەن و ئەوە سەرنجام مەجموعەکاندیت هەیە و ئیشیشیان لە سنووقەکەیەتە دەرەوە ئەبێ بەسەر و کۆمار و سەڵاحەتێکی دیاریکراوی هەیە. پێم خۆشە بە کورتی لەسەرەوەی ئەمەی کە بۆچی نمایشە باسنەوە بۆکی فەرموو. یەکەمەوەیە ناونیشانێکی زۆر پڕ بە پێستی خۆی هەڵبژاردووە بەڕاستی واقعاً بە تەواوەتی نمایشە نەکەرم جارە لە 45 ساڵ عمری جمهوری ئیسلامیە هەموو ئەوانەی کە نێویان ناوە انتخابات بەڕاستی لە نمایشێک زیاتر نەبووە ئەجملە ئەم نمونەی ئاخری بینەر و بیسەری ئێمە کە زۆرتر خەڵکی کوردستانی عێراقن حتمەن ئەوەی بەناو انتخاباتی دەورەی ڕژیمی بەعس و سەدام حسێنوانە کە من بەشێکی منیش ئاگادار بووم لە بیریانە. حقیقەتەکەیەوەیە ئەمەی لە ئێرانی شاکرێ تقریبان هەروەکو ئەوە و ئەگەر ئەو نێوی انتخابات بووە ئەتوانی نەمەژ نێو بنین انتخابات ئەگەر ئەو شانۆگەری و نمایش بووە بەڕاستی ئەمیش وایە. با من هەر لەم نمونەی ئاخرۆڵی ئەوە کاندید هەیە لە بەرابەریەکە قساکەن ڕاستە هەموو جارێک کۆماری ئیسلامی ئەوواکە، بەڵام هەموو ئەوانەیوان نێویان کاندیدە و لە بەرابەریەکە ڕاوەستن عاقبەت جزوی نزیکترین کەسان ئەوەی خۆیان پێیاڵەن بەردی بناغی قودرەت یا هەستەی قودرەت لە قودرەتی سیاسی و دەسەڵاتی سیاسی لە کۆماری ئیسلامیە لەوە نزیکن کە ئەویش معناکەی وەلی فەقیەکەیانە چه دەورەی خومینی چه ئێستا دەورەی خامنەیی کەەوە بۆ خۆیان پێیاڵەن کۆڵەکەی نظام، یعنی نزیکترین کەسانێک لەو کۆڵەکەی نظامە لە چەندین فیلتر کە دانراون بربژێرەکرێن جا ئەو وەختە ئەوان دێن بەڵێ لە تەلەڤیزیۆنیشەوە ظاهرەن نمایشی ئەوە دانێن کەەوە بەرابەر بە یەکتری قساکەن و فشاگەری بەرابەر بە یەکەوەکەن. ئەم نظامەش نظامی سیاسی جمهوری ئیسلامی ئەوەندە گەندەڵیتایە ئەوەندە کلوکە لەبەریتایە هەر بربژێرێکی هەر کاندیدێک بەرابەر بەویتر ئەوەی قسە هەیە کە ظاهرەن ئەوان فەریبی پێ بکاو بڵێ تۆ ئەو کارت خراپ بوو ئەوی دیکە بڵێ و کارەی خراپ بوو بڵە جناحەکەی تۆ یا باڵەکەی تۆ ئەو کارەی لێرە پرسیارێکم ڕەحمان ئەو فیلتەرانی کە باسێکی چین ینی فیلتەر بۆ نمونە چۆن فیلتەرانە ئەوەیە لە جمهوری ئیسلامیە جارێ ئەوەڵەن کولی نظامی جمهوری ئیسلامی هەموو نەیارانی خۆی لە 45 ساڵی ڕابردووە واقعیەتەکەی خستۆتە لاوە نەکرد چەپەکان سۆسیالیستەکان ئێمەی کۆمۆنیستەکان یا ڕێکخراوە کرێکاریەکان ڕێکخراوە جەماوەکان ئەوانە زۆر زوو کرا، یعنی ئەوە تقریبا 43 ساڵەوە پێش ئەوەی پێڵەن
خردادی 1360 ینی تقریبان کاتە 42 ساڵەوە پێش ئەو وەختەوانە سەرکوت کرا بەرەبەرە لە نێو خودی جمهوری ئیسلامیشدا باڵی جۆرا و جۆر بەوجود هات زۆر کەس حەسەنی بەنی سەدریان لەبیرە وەختی خۆی ڕێز جمهور بوو پاکیان یعنی عاقبەت بەپێی لەلایەک و قانونی ئەساسیەکەیان بۆ خۆیان فیلترەکە کە هەر کەسە شیعەی ئەسنا عەشەری نەبێ ئیسلامی نەبێ و شیعەی ئەسنا عەشەری نەبێ ئەسڵەن ناتوانێت کاندید بێ ئەجملە بۆ سەرۆک کۆماری ژن ئەسڵەن ناتوانێت کاندید بێ بۆ پۆستی گەورە و ئەجملە بۆ سەرۆک کۆماری بەدوای ئەوە گەورەترین فیلتەریان کە گەر ئەوانی کەی زۆر باز نەکەی شتەیەکە بە نێوی شوڕای نگەهبان کە ئەوی شوڕای نگەهبان وا بزانم 12 ئەندامی هەیە 6یان ڕابەردایەنێ ینی 6یان وەختی خۆی خومینی دایەنە ئێستا خامنەی دایەنن 6یان زاهرن مەجلیسێکیان هەیە بە مەجلیسی خوبرەکان کەویش بۆ خۆی لە 100 فیلتێرەوە گوزرێت تا انتخاب ببن و زۆرتریش ئاخوندەکان و مەلاکانن 6یان زاهرن ئەو مەجلیس خوبرەکانە دایەن ینی هەموو ئەو 12 کەسە دەست چینکراوی دەستی ڕابەری و وەلی فەقی و ئەجملە خامنەی جا ئەو 12 کەسە ئەو شوڕای نگابانە هەر کەسە کاندید دەبێت بۆ سەرۆک کۆماری نەکرد سەرۆک کۆماری بۆ نوێنەرایەتی حتا لە پارلەمانەکەیان لە مەجلیسەکان ئەوان ئەبێت تەئیدی بکەن جا هەر هەموو جارێ زۆرێک لەوانەی کە کاندید دەبن مەسەڵەن ئەم جارە وابزانم زیاتر لە 1500 کەس نێونووسی کرد کاندید بوو بۆ سەرۆک کۆماری لەو 1500 کەسە کە هەمووشیان دەست و پەیوەندی خۆیان بوون کە هەمووشیان ئیسلامی و شیعەی ئەسنا عەشەری بوون بەشێکیان نوێنەرانی مەجلیسەکەیان بوون نوێنەرانی نازانم مەحافزەکانیان بوون عاقبەت لە نێو ئەم 1500 کەسە ئەم 6 کەسەیان هێشتەوە کەسانێکیان ڕەتکردەوە وەکو مەسەڵەن کەسێک وەکو عەلی لاریجانی کە 12 ساڵ ڕئیسی پارلەمانەکەیان کەسێکی وەکو ئیسحاقی جەهانگیری کە 3 ساڵەوە پێش جێگری سەرۆک کۆمارەکەیان بوو کە وەختی خۆی حتا مەسەڵەن کەسی وەکو ڕەفسەنجانی ژارم شوڕای نگەهبانیە حتا تەئیدی نەکرد هەرەم جارە مەحموودی ئەحمەدی نژادێکە نوری چاوی ڕابەر بوو 8 ساڵ سەرۆک کۆماریان بوو ڕەتیان کردەوە ینی مەنزوورمێ بەڵام ئەمە گەورەترین فیلتێرە و ئەم فیلتێرەش هەمووی بە چاوقرتانی ڕابەری کارەکە ڕابەری ئەگەر کەسێک ینی خامنەی بڵێ تەئید بکەن تەئیدی ناکاو و هەر ئەم مەوردە اتفاقاً جا دوایە چینە سەرێ پزیشکیان شوڕای نگابان ساڵی 3 ساڵەوە پێش جارێکی دیکە هەر بۆ کاندودبن بۆم سەرۆک کۆماریە ئەمەی تەئید نەکردووە ئەم پزیشکیانەی تەئید نەکردووە ئەم جارەیان وا دیارە بڵێ خامنەی بە چ مەسلحەتێ لەسەر بووە تەئیدیان کردووە کە دواتر ڕەنگە زۆر باشە من پرسیارێکی کەم بۆ ئاخری قسەکەمەوەیە ئەوەی تۆ نووسیتە هەڵبژاردن لە کۆماری ئیسلامیا زۆرتر ڕقابەتی باڵەکانی نێوخۆ و لە نێو باڵەکانی نێوخۆشە ئەلئان 3-4 ساڵە ئیجازە بە هیچ باڵێکی دیکە نادەن ئەساسەن ئەوانەی بە ئوسولگەرا دانراون ئەوانەیان تەعین کردووە شوڕای نگابان گەورەترین فیلترە و بۆیە لە نمایشێک زیاتر نییە بەڕاستی زۆر باشە بە ئەم جاریان ئەم ئیسلاح تەڵەبە بە ئیستلاح ئیسلاح تەڵەبەیان داناوە کە پزیشکیانەوە گوایە ئینی کردو دواترە چینە سەر ئیسلاح تەڵەبی بەکەشی کێترۆن چۆنیە بەڵام من پرسیارم بۆ دروست بوو لەو بابەتەوە ئایا مدەتی ئەم ئامادەکردن بۆ ئەم هەڵبژاردنە 50 ڕۆژ بوو ینی لەو ڕۆژەوە کە ڕئیسی کۆپتەرەکە کەوتە خوارە و جانی لەدەستدا مرد هەر ئەو ئێوارەیە بڕیار درا و ئێوارەیە کە معلوم بوو کە مردووە و ڕایانگەیان بڕیار درا کە ئیتر فڵان کەس کە جێگرێت هێبێ بەسەر کۆمار بە موقەتی لە ماوەی 50 ڕۆژات مۆعیدەکەشیان دیاری کردووی لە 50 ڕۆژەیە فریا کەوتن بەڕاستی ئەم نمایشە بەو جۆرەی کە ئەیانەوێ ساز بدەن ئایا بەو جۆرەی کە ئەیانوێ مهەندیسی بکەن سیناریۆکەی باشدا ڕێژن کەسەکانی بۆ دیاریکەن و ئایا لەم کەینوبەینایە هاتنی پزیشکیان مەسەن هەڵەیەک بووە لە دەست دەرچوونێک بووە یا بە جۆرێک دەستی ئەنقەز بووە من پێم خۆشە لەم بابەتەوە زانیاری لە ئێوە بیستم 50 ڕۆژە دەقیقەنەوە مەجاالەی هەر پێداون چونکە ئێتفاقەن لە کاتی وایە بە پەلە پرۆزێتر کارەکەن بە قەول خۆیانە بێ ئۆرژانسی تر کار بکەن
اتفاقاً مەجال بۆ دەم و دەستگای دەسەڵات زیاترە ئەو شتەی مەیلی خۆیەتی زیاتر بەڕێوەی بەرێ جادە نەچە زۆر بە پەلا بەڵێ نێونووسیان کرد ئەو 1500 کەسە نێونووسی کرد شوڕای نگابانەکەشیان دەست بەکار بوو بە تەئیدی خامنەی زۆر حتا ئەگەر جاران مەسەڵەن 5-6 مانگێک وەخت بەدەستەوە بوو مەجای ئەوەی کە شکات و شکاتکاری بکرێەوە بۆ ئەوە بۆ تەئید نەکراوە ئەوە بۆ قبول نەکراوانە ئەم جارە حتا مەجای ئەوەش کەم بوون نەگەوەی اعتراض نەبێ مەسەڵەن بۆ نمونە هەرو عەلی لاریجانی کە نێون برد 12 ساڵ ڕئیس مەجلیسیان بوو ئەو نامەی نووسیوە و چەندین جار داوای کردو دەلیلەکانی ئەوەی من تەئید نەکراوم بۆم بڵێن تا ئێستا بەعەلەنی ئەو بەعەلەنی باسی کردو بەعەلەنی جوابیان نەداوەتەوە ئایا لە نێو خۆیانە چیان پێوتووە منزورمەیە مەجال بۆ ئەو شوڕای نگابان کە فیلتەری گەورەترە بە دەستوری ڕاهبەری ئەم تەعینکاو ئەو تەعینکا مەجای زیاتر بۆیە بەڵام زۆر بەنظرم زۆر وشیارانە ئەم جارەش مەهەندسیان کرد حتا ئەوەی مەجالیاندا کەسێکی وەک پزیشکیان کە 3 ساڵەوە پێش تەئیدیان نەکرد بوو ئەم جارە تەئیدیان کرد بوو کاملەن دیارە هەدەفی سیاسی لە پشتەوە بوو هەدەفێک کە خودی خامنەی و ڕابەری جمهوری ئیسلامی تەعینیەکەن کە هەر لێرە ئیشارەی کورتی پێ بکەم شاید لە ئیدامەیە ئەگەر پێش بێت ئەویش ئەوەیە جمهوری ئیسلامی ئەلان لە خراپترین وەزعیەتی خۆیدایە هەم بەرابەر بە کۆمەلگا بەرابەر بە جەماوەر و جەماوەری ناڕازی ئێوە تەمەشا بکەن ڕئیسی کە 3 ساڵ لە عمری ڕاستە جمهوریەکەی تێپەڕی بوو 2 ساڵی لەگەڵ خرۆشێکی وەکو ژنژیان ئازادی ڕوبەڕوو ببوو و بە درەنگی توانیان دەرەجەیەک لە کۆنتترۆل بەوجود بێنن وەڵعانیش فەزای ئاعترازی بوو ئەمە برین و کەلێنی بینی دەسەڵات و کۆمەلگای زۆر قوڵ و قوڵتر کردبەوە و بۆ معنایە خودی ئەو سەرۆک کۆماری ڕئیسی و دەوڵەتەکەی و دەم و دەستگاکەی زۆر لە دەوڵەتەکانی پێشووتریشیان بێ ئابروتر بن من پێم وابێ خودی خامنەی و دەسەڵام تەوەجێ بوون کە گویا با بزانین ئایا ئیجازە بدەن نێوێ کەسێک کە زاهرەن لەگەڵ ئەوەی خۆیان نێوێنن کۆڵەکەی هەستەی قودرەت زۆر لەگەڵ ئەوان تێکەڵ نەبوون با مەجالێ بدەن خەڵک بڵن ئەها مەجال درا ئەوەی وانێ بە ناحەق نێویان ناوە ئیسلاح تەڵەب بە درۆ نێویان ناوە ئیسلاح تەڵەب چونکی یەک ئیسلاح تەڵەبی لە ناو چوارچەوەی جمهوری ئیسلامیان نەماوە لە ساڵی 96 خودی کۆمەڵگاوتی ئەوانەی وا مزاهرەیان کرد ئەوانەی وا تەزاوراتیان کرد نەسڵی جوان وتیان ئیسلاح تەڵەب ئوسولگەرە دیگە تەمامە ماجرانی ماجراکەتان تەواو نەتەنیا ئەوە خودی دەسەڵات 1400 وەختێ هەرم نەمایشی سەرۆک کۆماریاندانە خۆی یەک دەست کردەوە خامنەی ئەوان کارێکیان کرد ئیتر جناحێک بە نێوی جناحی ئیسلاح تەڵەب نەمێنێ ئەم چێهرانە و ئەم کەسانەی نێویان ئەڵان پیان لە ئیسلاح حتا وەکو 5 ساڵەوە پێش و 10 ساڵەوە پێش و ئیدعایەکیان بۆ ئیسلاح تەڵەبی حکوومەتی منزورە ئەوەش بێ ئەوەشیان نییە ئەمە ڕاستەکەی فقط بۆ پرۆپاگەند بۆ فریودان عنوانی ئیسلاح تەڵەبیان بەسەردانادنا ئیسلاح تەڵەبیش نەبووە هەرەوەندە بووە عاقبەت ئەمە لیباسی مەلایی لەبەران نییە واقعیش پزیشکە شۆرەتیشی پزیشکیانە زاهرەن زۆرتر لە دانیشگاکان کاری کردووە و لە دەورەی خاتەمیە دەورەیەک وەزیری بێهداشت بووە وەزیری پزیشکی بووە ئەمە لە بەشی سەرکوتی ڕاستە و خۆ بۆ معنا نەبوو هەرچەند تەیدی هەموو سەرکوتەکانی جمهوریە چێهرەیەک بوو زاهرەن بێزەرەر بیهێنن بۆ پرۆپاگەندی پێ بکەم بڵێن هاوە نییە کەسێکی ملامیشمان هێناوە ئیسلاح تەڵەبیشمان هێناوە ئەوەی وا بە درۆ نێویان ناوە ئیسلاح تەڵەب لەولاوە بۆ ئەمەیان هێنا دەرنەتیجە ئەمە بەرابەر بەوە لایەنێکی دیکەش بۆ دەسەڵاتی جمهوری ئیسلامی مهمە ئەوی ژۆیە بەرابەر بە دنیای دەرەوە بەرابەر بە ئاستی سەرکاریگەریەکانی ئەوە لەباری ئەوانیشەوە زاهرەنەوە نییە وڵاتانی غەربی و بەتایبەت ڕسانەکانی فارسی زبان کەوتو ئەوە ئیسلاح تەڵەبە کاتووەکو دەورەی خاتەمی گویا قۆزاگۆڕێ بۆ فریوکاریەکی واش مەجالیاندا دنا
من قسەکەمەوە بوو بەڵێ هەروەکو دەورانی پێشوو لەم 50 ڕۆژەدا کاملەن مهندسیان کردووە ئەلان کەسێکیان وەک سەرۆک کۆمارداناوە نەتەنیا زەرەری بۆ دەسەڵاتی جمهوری ئیسلامی نابێت بەڵکە بڕێک ئەوان فریبی شەکا بۆەوەی عمرێکی زیاتر بۆ جمهوری ئیسلامی بکرێت. زۆر باشە بکەمێک جوابی ئەم پرسیارەش دامەوە کە ئامادەم کردبوو لێتی بکەم هاوڕێ ڕەحمان سەبارەت بە ئیسلاح تەڵەبی پزیشکیان سەبارەت بەوەی کە کەسێکی ڕیفۆن خوازە من ڕەنگە لەو چەند ڕۆژەی ڕابردووە 100 جارم لە تەلەڤیزیۆنی BBC-ەوە ئەو فلیمەی بینیوە ئەو کورتە قسەی بینیوە کە لەسەر مینا ژینە ئەمینی کردوێتی لەوەی کە بەبێ تاوان کوژراوانە دەجارێن ئەمە لێداوەتەوە بە جۆرێک هەستەکەی بانگەشەی بۆکەم بەشێک لە میدیاکانی فارسی زمانی دەریشەوە کە ئەمە ئیسلاح تەڵەبە ئەوانە لەلایەکی ترە بینیمانیان یا تاوە ممکنە بووێ بە سەرنج لەلای بەشێک لە بینەرانی ئێمە لە کوردستانی عێراق کە ئەو لە پێم وابێت لە شاری مەهابادا بووتی من خۆم لە ئێوەم و بژی کورد و بژی کوردستان دووبارە لە کرماشان دووبارە کردەوە بەس لە کرماشان وتی بژی کوردستان و کرماشان و هەموو پارێزگاکانی ئێرانی پارێزگا بەرحاڵ مەبەستمەوەیە جۆرێک قسەکە لە قسەکانیان من هاتووم دەنگی ئەوانە بم کە دەنگیان نەبووە و حزوری ئەوانە بم کە ئامادەیان نەبووە بە جۆرێک من هاتووم ئەوانی کە پەراوێز خراون ڕێگان بدەم قسە بکەن باسی ژنانی کردووە باسی میلەتە بندەستەکانی کردووە بە جۆرێک قەومیەتەکانەوە کە ناوێنێ قەومەکانی ئێران دیارەکە لە ئێرانە وەکو ناسنامە ئەتراف بە هیچ نەتەوەیەک و هیچ پێکاتێکی کە ناکرێ باسی ئەقوامەکرێ ینی وەکو چۆن بڵێ گروپی ئیتنیکی کە لە ناو ئێرانە وجودیان هەیە و ئەمانە ینی مەبەستمەوەیە کولێن ئەم شتانی کە باسی کردو یاخودەوەی کە ئابووری چاپ بکەینەوە پەیوەندیمان لەگەڵ دنیاە باشکەین دووبارە ئەمە بە ئیسلاح تەڵەبی نازانین من پێ خۆشە سەبارەت بەمانە قسە بکەم بەڕاستی ئەوە سەرنجەکەی سەرنج نییە کە باسی کورد دەکات و باسی کوردستانەکەەوەوانە کە دیارە منم پرسیاراکەم وەکو پێشکەشکاری ئەم پرسیاراکە مەزانم پرسیارەیە کە متابعی ئەم هەڵبژاردنیان کردووە لە کوردستان عێراق و بەشێکیش بەداخەوە هەندێک هێز کەوتونەتە سەرەوەی کە بە شوێن فرسەتە ئاگەڕێن گوارە پێشوازیەکەن لەوەی کە ممکنە فەزایەکی ئاوەڵا لە ئێرانە بیتە دی لەوانە من ئاگادار بووم کە کەسێک بە ناوی پژاکەوە تەسلیحێکی لەم بابەتی داوە لەبەرەوە ئیمکانی هەیە ئەم جۆرە تەوەهومە وجودی ببێەوە ئەوانە من پێم خۆشە لە زمانی ئێوە ببیستم ئەمانە بۆچی ڕاستین بۆچی پێ وایە کە ئیسلاح تەڵەب نییە سەرباری هەموو ئەوانە یاخ ئیسلاح تەڵەب دیارە من بەبەز ریفۆرم خوازم لە ئیسلاحەکە باش فەرموو سارەکەی تۆ چەند لایەنی هەیە جاگەر ئەم جوابێ ئەم جارەمان کەمێ توولانی تر بوو بە هەر چەند لایەنەکەی بدەینە بەرباس یەکەم وەیە دارە بە گشتی پێشەوەی باشی پزیشکیان بکەین ئیسلاح تەڵەب هەیە یاننا ئەم دیاردەی ئیسلاح تەڵەبی لە نێو جمهوری ئیسلامیە کە لە دەورەی خاتەمیەوە دروست بووڵان وابزانم 24 یا 25 ساڵ لەوە پێش بوو لێگوزەرا هەر لە ڕۆژی ئەوەڵەوە دیاردەیەکی زۆر پێچەوانە بوو یعنی بەو مەعنا لە چوارچێوەی کۆماری ئیسلامیە ڕفۆرم خوازی و ئیسلاح خوازی واقعاً معنای نەبوو ئەو کات 24 ساڵەوە پێش کە خاتەمی بە دیالۆگی تەمەدونها و بە ئیسلاح خوازی و ئەوە هاتە مەیدان بەرابەر بەو باڵی وشکە مەسەبی جمهوری ئیسلامی دەرنەتیجە هەر ئەو وەخت ئێمە کۆمۆنیستەکان وتوان بابە ئەمە ئەو وەختە زۆر کەس توورەکەیان بۆ دووری زۆر کەس پیان وابوو ئیتر ئەمە ئەبێتە گۆرباچۆفی ئێران کە ئێستا گویا لە مۆردی پزیشکیانی شەوە عدەیەک ئەیڵێن و ئەوانە ئاڵۆگۆڕێکی ئەساسی لە سیستمەکە بەوجودن ئێمەی کۆمۆنیزمی کارگەری و کۆمۆنیستەکان و یادی بەخێر لە پێش هەمومانەوە مەنسوور حکومەت بە ڕۆشنی لە مەجموعەیەک نووسین و وتار و قسە لێکیانداوە و لێکی داوەکە ئەمە دیاردەیەکی درۆینەیە نظامی ئیسلامی و جمهوری ئیسلامی ئیسلاح تەڵەبی حتا حکوومەتی و ڕفۆرمخوازی حکوومەتیش لە خۆی قبول ناکە حتا وەکو ئەم وڵاتانی غەربی کە مەسەلەن نەبینیە کە سۆسیال دموکرات دێتە سەر لەگەڵ باڵی ڕاست هەر ئێستاوە من و تۆ ئاگادارینش و پێشی شادین
دوێنەکە لە فەرەنسا لە نەتیجەی هەڵبژاردن باڵی چەپ هێزێکی گەورەتری گرتووە حتمما خودگارە نظامەکە ناگۆڕن بەڕاستیان نظامی کاپیتالیستی لە فەرەنسا لەسەر کار ئەمێنێ و ئەم چەپانش نایگۆڕن بەڵام ئەزانین فەرقی هەیە ئەزانین بەشێک لە باشبوون لە وەزعیەتی کۆمەلگادا بەوجود دێ هەرە وەختە باسکرا خراپتر ڕوونادا بەرەو خراپتر کە ڕوونادا حتا باشتری دەبێ بەڕاستی لە چاو دەورەی ئەوەی یەکە تازی ماکرۆن بوو معلوم بوو ئەو وەختە ناکرێت دەرنەچە جا ئێستا تەوقیعی زۆری ناوێ 20 ساڵ گوزەرا لە عمری جمهوری ئیسلامی خاتەمی 8 ساڵ سەرۆک کۆماریان بوو بەڵام چی گۆڕدرا لە ئاخرۆ معلوم بوو خودی خاتەمی وتی من ئابدارچی بووم هیچ کارم من مۆرەیەکم بەدەستی ڕاهبەریەوە بێ هەروە بکەم هیچ شتێکی بۆ نەگۆڕدرا دوای ئەو ئەحمەدی نەژاد هات لەو گەڕێنەوە زایران لە باڵی ئوسولگەراکان بوو هەر بەم درۆی معتەدل بوون و تعدیل و ئیسلاح تەڵەبی 8 ساڵی تر ڕوحانیان هێنا هیچ کارێکی بۆ نەکرا گەورەترین کارێکە لە کارنامەیە لە نەزەر خۆیەوەیە بەرجامی دروست کرد کە لەگەڵ وڵاتانی ڕۆژاوایی یەک بکەون کەویش نەهایەتەن سەری نەگرت ئەویش لە قوڕاچەقی دەرنەچە منزورمەیە بڵم جارە بە ئەوڵین شتێکە ویستم جوابی بدەینەوە لە چوارچێوەی جمهوری ئیسلامیە ئیسلاح خوازی و ڕێفۆرم خوازی معنای نییە و خۆشبەختانە هەرەوەی ئەمجار لە دەوری ئەوەڵە 60% خەڵکی ئێران بە قسەی خودی جمهوری ئیسلامی 60% نەچوونە پای سندوقەکانی ڕێیدان هەرەوەیە بەم باوەڕە گەیشتوون جمهوری ئیسلامی ئیسلاح نابێ ئەبێ بڕوە ئەبێ سەرنگون کرێ ئەمە بەڕاستی قسەی 60% خەڵکی و جامعە ئەم جارە بە هەموو فرتوفێڵە بۆ دەوری دووەم کردویانە خۆیان ئەڵێن بووە بە 49 گویان 9% پێزاد بووە کە ئەویش زۆر کەسی دیکە هەر لە نێو خۆی ئێرانەوە من لە کەس کە بخۆی ئوستادی دانشگایە وەڵان بازنشستەیە و دەوری ئەوەڵ لە انتخاباتە شرکەتی نەکردووە دەوری دووەم شرکەتی کردووە دوێنەکە نەوی کەیوانی سەمیمیە دەوری ئەوەڵ شرکەتی نەکە دەوری دووەم بانگەوازی کرد چون شرکەتی بکەین لە ترسی جەلیلی بەڵام هەر دوێنێ لە BBC خۆیەوت نەخێر ئاماری واقعی ئەوەیە 82% خەڵک شرکەتی نەکردووە 18% شرکەتیان کردووە یعنی منزورمەیە بڵێم چونکی ڕقم دروستەکەن ئەوە یاڕن 16 ملیۆن بۆ پزیشکیان و 13 ملیۆن بۆ هێن ڕقم بە ئاسانی دروستەکەنەوە ئەزانین چۆنە دەنەچە بە ئەمە دیاردەی بۆ یەکانە مەسەلە جارە لە پێشا پزیشکیان و غەیرە پزیشکیان نییە ئیسلاح تەڵەبی لە چوارچەوەی کۆماری ئیسلامیانەمەوە بە تایبەت ساڵی 1400 ئیتر بەهاتنە هێنانە سەرکاری ڕئیسی خودی خامنەوە وتیان ئمە دەسەڵاتمان یەکلایەن کردوتە یانی دەسەڵاتی ڕابەری و سوپای پاسدارانە ئێستا ژوایە لە ئیدامەیە بۆ پزیشکیانیش هەروایە قسەی ئاخر دێتەوە سەر خودی پزیشکیان هەر دەستپێکردنیم جارێوتی من نە ئیسلاح تەڵەبم بە تەواوەتی نە ئوسولگەران بەتەریا ئیسلاح تەڵەبی ئوسولگەران بۆ ئەوان فریبی بۆی ڕێی هەردوو لایەن بێنێت ئەوەڵین قسەشی وتی من هیچ سیاسەتێکی تازم نییە هیچ بەرنمەیەکی تازم نییە سیاست و بەرنامە هەرەوەیە ڕاهبەری معەزەم تعینەکە ئەو قسەی ئەوە وتی من زەوبم لە ڕاهبەری یعنی تواومەتەوە لە ڕاهبەری چی بڵێ من ئەوواک و ئێستاش ڕاهبەری کە خامنەی بێ لە پەیامی شاد باشەکەی کە پێی داوە ئۆتەتی داوا لێکەم ڕێچکەی ڕئیسی ئیدامە بدە ئەینن تەقیبار و نێوی نەفەرەکان نێوتووە لەو نیروە ئینسانیە جوانە شۆڕجەرانە ئیستفادە بکە وەک ڕئیسی لێستاوە حتا خامنەی ئیجازەی پێنادا کەسێ وەک جەوادی زەریف کە بە وەزیری خارجەکەی یعنی مەزومەیە بڵێم ئەوە پزیشکانی خۆی ئیدعایە و ئیسلاح تەڵەبیەی نییە لاینە حاڵەوتێتی تواومەتەوە لە ڕاهبەریە بەرنامەیەکی تازەشم نییە هەر دوێنەکە قەرار بوو کۆنفرانسی خەبەری ببێ مەعونەیەکە پیان شێوانتیانە لە پێشا بچێ سەر قەبری ئیمام چوو لەسەر قەبری ئیمامی ئەوەڵی شتی وتی من تەشەکورەکەم لە ڕاهبەر لە ئاغای خامنەی ئەگەر ئەو نەبوایە دەنگی من لە سندوق دەرناهات مەقسی خۆیەتی دوێنەکە وای وتویتە انتخابات چی بۆیە وەکتتە نمایش ئەنەچە من مەزورمەیە بڵێم ئەمە پرۆپاگەندێکی درۆینە کە لە نێوخۆی نظام و هاات استفادیان لەکرد بەڵام باش بوو تۆ نێود لە BBC و
لەم ئیران ئینتەرنەشناڵ و لەم ڕسانە فارسی زمانان ئەوانە کرد بەڕاستی ئەم نەمایشی انتخاباتی کۆماری ئیسلامی تەواو بووە 3 ڕۆژە نەمایشی BBC و ئەم مێدیای فارسی زمانی کە بە تایبەت BBC ئومێدێکی دووارە پەیدا کردوەوە دەورەکە ببێتەوە بە دەورەی خاتەمی و ئیسلاح تەڵەبی زیندوو بێتەوە لە دەهۆڵ و زۆرنا ئەکوتێ بۆ پزیشکیان و ئێوێ قالبی بکا بە خەڵکێرە بەشێک لە ئۆپۆزیسیۆنیش ڕاستیش خەریکە هەرەوەی کردووە ئەوانەی کە عەمدەتەن تازە خۆشیان بە جمهوری خازانن بەشێک لە بە ئیستلاح ڕۆشنبیری ناوخۆی وڵاتیش گویا بەهانەکانەوە بعد جەلیلی نەبێ ئەو زۆر تاالبانیە گویا ئاغای پزیشکیان غیرە تاالبانی بە کلی نظامی جمهوری ئیسلامی کە خامنەی هەمەکارەکەیەتی و سوپای پاسداران بەڕێوەبەرەکەیەتی بۆ خۆی سیستمێکی تەواوە ڕەحمان ئەمە ڕەگوڕیشەی چینایەتی نییە تەبەقاتی نییە من تۆزێک پێم دروسترە لە لێکدانەوە لەم هەڵوێستە جۆر بە جۆرانەیە قسە لەسەر هەڵوێستی تەبەقاتی دیاریکراو بکەین لە ناو ئێران ینی باسەکان لەوە نییە چێتەوە هەمی هەیە چێتەوە هەمی نییە چێ بەکرێژیرا و چێ شۆڕ جێڕا باسەکە لەسەرەوەی مەسەرەن لە فەرەقی نیگەهدارەوە هەتاکو و لیستێک لەوانەی کە لەم ئۆپۆزیسیۆنی دەرەوەیە ناویان هەیە و بەشێکی زۆر لەو مامۆستایانی زانکۆ کە لە زانکۆ جۆر بە جۆرەکانی جیهانە پرۆفیسۆرن نازان کارشناسن چین بەشێک ئەمانە زمان حاڵی چینێکی دیاریکراون لە ئێرانە کە بەڕاستی بەدەست دۆخی ئێستاوە زۆر نیگەران و ناڕەحەتە بەڵام لە لایەکی ترەوە لە ترسی شۆڕش و هاتنە مەیدانی جەماوەر و هاتنە مەیدانی خەڵکو و شتێک لەو بابەتێکە بۆ نمونە لە ئەمڕۆ دوێنە لە پاریس بینیمان لە ئێرانە ڕوودا خۆجارەوەی لە پاریس شەنابێ بە شۆش و هەڵوەشانەوەی سیستەمەکە بەڵام هەر ئەوەی کە دەستیان ببەستێ لەوەی کەوا خوێنی خەڵک بمژن وەکو ئەیانەوێ وەکو چینێکی باڵا دەست لەناو ئێرانە بەشێک قازانجان لەوە هەیە کە ئەم تەبلیغاتانە بکەن و BBC ژێوێ زمان حاڵی ئەوان بێ بە بڕای من ئاوایە بین چۆنە فۆک دیارە هەموو ڕووداوە سیاسی کۆمەڵایەتەکانی کۆمەلگاکان و ئەجم لە ئێران و لە دەورەی جمهوری ئیسلامیشە بێ ئەم کێشمەکێشانە حتا باڵەکانی نێو جمهوری ئیسلامیش عاقبەت ڕەوتە چینایەتەکان و یا مۆرکی چینایەتی پێوە دیارە نەبەوە معنا کە گۆیە لە نێو جمهوری ئیسلامیە باڵێکەیە مەسەلەن چینی کرێکار نوێنەرایەتی بکە یا چینی فەقیر نوێنەکە بەڕاستی ئەوە نییە هەرچەند جمهوری ئیسلامی بە خومینیەکەیەوە کە هاتە سەرکار بە تایبەت ئەحمەدی نژادەکە و ئاڵای زیاتر گرت بەدەستەوە بە نێوی مستەزعەف و مستەزعەف پەنایی دێن و بعضێ پرۆپاگەند و بەعضێ ئەقدامیش ئەکەن کە ظاهرەن ئەوان خەمخۆری خەڵکی فەقیر و هەژارن بۆ فریوکاری و کارانەیان کردووە هەموو ڕژیمە ئەوانەی ڕەوتی پۆپۆلیستی یا ڕەوەندێکی پۆپۆلیستیەک نەدەست ئەو نەوە کاراکەن باوەڕ من زۆر بە دەقیقی نازانم تەردیدم نییە لەوانەیە هەر لە دەورەی بەعسیشا ئەم نەوە کارە کرابێت کە گوایەوە لە فکری خەڵکی فەقیرەکە بن و لە بابەتەوە دەنەچە ئەم نەو عەشتانە هەیە ئێتفاقەن تۆ ئیشارەیە باشەکەی لە BBCەوە گرتوێتی تا فەڕۆق نەگاهدار کە چێهرەیەکی بێ ئابڕووی ئەمانە ئەتفاقەن ئەمانە بەشێک لە سەرمایەداری لە ئێرانە نوێنەرایەتیەکان کە دەقیقەن وایە لە دەسەڵاتی ئێستای جمهوری ئیسلامی کە ئەو ڕژیمە ئێمە پیاڵین مەطلوب ئەو ڕژیمە مەطلوبە بۆ سەرمایەداری ئێران نییە کە یەک بێ مناسباتی لەگەڵ وڵاتانی غەربی جێبەجێ بکاتەوە و ئەم ئەمریکا ستیزی پیاڵین ئێمە یا ئەم دژایەتیکردنی زیاتر لەگەڵ گەورەترین قوتبی کاپیتالیستی دنیا کە ئەمریکایە وەلا بنرێ و سوزانم لەگەڵ وڵاتانی ئوروپایی و غەرب مناسباتی عادی بێ و بۆ ئەوەی سەرمایەداری ئێران واقعاً مەجای زیاتری بێ بۆ کەڵەکەکردنی سەرمایە و هەموو ئەو قازانج و بەرژەوەندیانەی کە نظامێکی سەرمایە بەڵێ ئەوانە ناڕازین لە نێو خۆیانە پیانەڵەن تەبقە متەوەسط خۆم زۆر بەم ئەدەبیاتە عەقیدەم نییە تەبقە متەوەسطێک باسکەن بەڵێ ئەوانە بەشێک لە سەرمایەداری ئێرانن هەر لە خودی خاتەمی و ڕوحانی و عەلی لاریجانیەکەی و بەشێک لە دەسەڵاتی ئەوانە
دقیقاً کێشەکەیان لەسەر ئیمکانات سەروەت و سامانی ئەو کۆمەلگایە کەوانە بخۆیان لە بەرەی سەرمایه‌داری. ئەلان مەسەن بەشێکی زۆری ئەمانەی باڵەکانی نێو جمهوری ئیسلامی بەوە ناڕازین كل قدرەتی اقتصادی و ئیعلان سیاسی و ئیجرایی کەوتۆتە دەست سوپای پاسداران و جەنابی خامنەی و بەیتی ڕاهبەریەکەی. گەورەترین چودانم کۆمپانی سەرمایە خودی بەیتی ڕاهبەریەکەیە. 60% زیاتر خۆیان ئەڵەن زیاتر لە 65% جومگە ئەسلیەکانی اقتصادی ئێران بەدەست سوپای پاسدارانە. دەی بەشێکی دیکەیان ناوەتە کەنار، ئەمانە ناڕازین. بۆیە بۆ معنایە بەڵێ ئەو مۆرکانی پێوەیە، یعنی لەژێر ئەم کێشمەکێشە ئەم ڕقابەتی انتخاباتی و سیاسیە هەمووی منفعەتە اقتصادیەکان وجودیان هەیە بەئاشکرا. اتفاقاً ئەم بەینانە هەر لە جەریانی ئەم نمایشی انتخاباتە چەند ئوستادێکی دانشگا چەند مامۆستای دانشگاکان هاتن بڕۆی قسەی جیاوازیان کرد کەم بابە ئەمەی وان نێوی خۆیان ناوە ئیسلاح تەڵەب بۆ خۆیان شەبەکەیەکی گەورە لە سەرمایه‌داری ئێرانن اتفاقاً بۆ کەڕەکەکردنیە وەک قسەی مامۆستایەکی دانشگای تارانە. ئەم ئیسلاح تەڵەبانە بۆ خۆیان وەکو خانەوادەیەکیان لێ هاتووە کلکیان تێکەڵی یەک کردووە بۆ ئەوەی سەروەت و سامانی خۆیان زیاترکەن و بۆ پاراستنی سەروەت و سامانەکەی خۆیان دەسەڵاتیشیان بەدەست بێت. بەیتی ڕاهبەریەکەش وایە، سوپای پاسدارانەکەش وایە، یعنی بۆ معنە جا لەم بینەدا دەورانی مەسەن ئەحمەدی نژاد یا قەدیمتر خودی خومەینی بەم مستەزعفبنایە ئەو فریوکاریانیان کردکە لە نێو چینی کرێکارێشە و خەڵکی فەقیرشە بڕێک تەوەهم دروستکەن. خۆشبەختانە ئێستا لەوەلەی وڵات چینی کرێکاری ئێران و خەڵکی فەقیر و هەژار و مامۆستا و معەلیموانە بەو وشیاریە گەیشتون کە ئیتر هیچ باڵێک لە جمهوری ئیسلامی قازانج و بەرژەوەندیوان ناپارێزرێ. شاهێدەکەشی هەرم جارە دیارە لە زۆرێک لە مەرکەزە کرێکاریەکان یەکیان کرێکارانی هەفتەپە سندیکای واحد مانە بە ئاشکرامانێت ئەگە وەک نمونەهایەک لە چینی کرێکاریانەکە بە ئاشکرا ڕابەرانی ناسراویان لە ئیسماعیلی بەخشیەوە گرتوویە تا سندیکا وتوانە ئێمە لەم هەڵبژاردنە شرکت ناکەیت ئیتر فریوتان ناخۆیت. خودی ڕێکخراوێکەیە کە زمان حاڵی مامۆستایان و ئەوەی پیاڵین فەرهەنگیان لە ئێرانە لە هەردوو دەورەکە ئەعلامیەی داوە و توێتی ئێمە شرکت ناکەین. دەیان ڕێکخراوی کە خۆیان بە مستەقل ئەزانن بە دەرەجەیەک ئازادی خوازن خۆیان لە بەرەی کرێکار و خەڵکی زەحمەتکێزان اطلاعیان داوە. یعنی معلومە کارگەرانی ئاواز بوو چۆ بوون ماوەیەک لەوە بەر لە خۆپیشاندانەکانی ئەوتەرنێتر چیتر بەرداری ئەم نمایشانە ناکەیت وەکو شعار لە خۆپیشاندانەکان وای لە هات ڕەحمان بە ئەندازەی پێویست لایەنەمان پۆشی بەڵام بیرت چ جوابی ئەو پرسیارم بیتەوە بژی کورد و کوردستانەکەی چی لێ هاتووە بەڵام بەرلەوەی ئەو ئینەکە من بینەران ئاگادارەکەمەوە کە لە ڕێگەی خوانە و لیکی ئەم بەرنامەیە تا ئەتوانن لە ڕێگەی سۆشیال میدیاوە بڵاو بکەنەوە تاکو بینەرانێکی زۆرتر ئەم بەرنامەیە ببینن. هەروە بە سەرنجێکیش بیڵێم تەنها ئەو کۆمنتانەی کە لەسەر بەداخەوە فەیسبوک ئەو کێشەی دروست کردووە تەنها ئەو کۆمنتانەی کە لە بڵین ئەکاونتەکەی خۆم شەماڵ عەلی دائەنرێ و کۆمنتانە دێنە ئێرە و هەروە ئەوەی کە لە یوتیوب دائەنرێ ئەو لینکانەی تر کە بڵاو بوونەتەوە کۆمنتیان لەسەر نووسیرە کۆمنتەکان نایەن بۆ ئێرە بینەرانێک ئەگەر ئەیانوێ بە کۆمنتیان بە پرسیاریان بە سەرنجیان بە ڕەخنیان بەشداری لەم بەرنامەیە بکەن ئەوە بزانن کە لە یوتیوبەوە باشترین ڕێگایە بۆی کەوا کۆمنتەکانی خۆیان بنووسن. هەروە دووبارەش بیری هەمووان دێنمەوە گەر تا ئێستا نەتان کردووە کەناڵی هیوا لەسەر یوتیوب لایک و سەبسکرایب بکەنەوە بە دۆست و ئاشنایانی خۆتانی بناسیێنن. ڕەحمان فرسەتە ئێستا لەسەر ئەم کورد و کوردستانە لەسەر ئەو هەر مەسەلەی کورد و کوردستانەکەی نییە اتفاقا نەبێت ئەو پرسیارە بکەین باشە
لە نێو هەموو ڕەحمان ئەم مەسەلەیە جددیە منێت هەر ئێستا ئەمانە جددیە ئازەریشە تورکەکەشیەتی مەسەلەکەم بە قەولی خۆی پەرچەمی قەومیەتەکانی گرتو بەدەستەوە منەڵم با لە پێشاو پەشارە بکەن ئەسەن باشە لە نێو ئەم مەجموعەیە کە ئیسلاح تەڵەبان بە ئیسلاح کاندیدیان معرفی کردووە جملەیەکی وەک عەلی لاریجانیش موردی حمایەتیان بۆ پزیشکیان جمهوری ئیسلامی و خودی خامنەی ئیجازەیدا چونکی خامنەی چەند مانگ لەوە پێش لە انتخاباتی مربوط بە مەجلیسەکەیان و بە مەجلس خۆبرەگانەکەیان دی لەگەڵ بایکۆتێکی زۆر زۆر گەورە ڕوبەڕوو بوو حتا لە نێو خۆی نظامە مەسەلەن تۆ بینی 4-5 مانگ لەوە پێش خاتمی و ڕوحانی و ئەوانەش لە انتخاباتانە شرکەتیان نەکرد دەنجام جارە لە چێهرەیەکە گەڕان بۆ ئەوەی بەشێک لە نظامی سیاسی جمهوری ئیسلامی کلیان تۆرا بوو ئەشتیان کاتەوە بۆیە ظاهرەن هێنایان پزیشکیانیان مەجالدا با بڵێن بە ئیسلاح تەڵەبان بڵێن ئەوە بڵێنەوە پزیشکیان توانێت نوێنەرایەتیەوە بێت بەڵام واقعان پیان وانە بوو ئەوە بێتە ڕێی جمهور دوای دەوری ئەوەڵ پیان وا بوو بەڵام دەوری ئەوەیە بەشێکی دیکە جمهوری ئیسلامی دوای ئەم خرۆشانی جەماوەری 2 ساڵەی کە لە سراسەری ئێرانە بوو بە دوای ئەوە بوو بە هەر شێوەیەک بە هەر ئیمکانێک مەجال هەیە دووبارە سەرنجی کۆمەڵگا بەرەونمایش انتخاباتیان هەڵبژنەوە کەسێک بێنن ئەو سەرنجاڵ ئەویش ظاهرەن ئەوەی خۆیان ناویان ناوە گفتمانی قەومیەتەکان کە ناژڵن ملیەتەکان گفتمانی قەومیەتەکان گفتمانی مەسەبی جۆراوجۆر ئەمە ماوەیەکە ئەم لە نێو خۆی نظامەوە ظاهرەن ئەو بەرەش کە خۆیان بە ئیسلاح تەڵەبزە ئەم گوتارە سیاسیان زیاتر پەرەی پێدەن اتفاقەن بۆ دروستکردنی قەڵشت و کێشە و ڕقابەت و تەفرقە لە بینی سەفی خەڵکی ئازادی خواز و بەرابەری خوازە ئەمەشیان گرتووە بەدەستەوە دا دەرنەچەند لەم بابەتەوە دیان کەسێکی وەک پزیشکیان یەک ئەتوانن یەک بە ئیسلاح تەڵەب بڵێنەها ئەوە ئیسلاح تەڵەب ئەوانەی وە دوای گوتاری قەومیەتەکانیش کەوتون بڵێن ئەها ئەمەش کەسێکە نوێنەرایەتی قەومیەتەکانەکە بۆ یەک لە شاری ساڵاغ بە قەولی خۆی لە مەهاباد لە دایک بووە گویا دایکی کوردە و باوکی تورکە لەلایەکی دیکەوە خۆشی بە پانتورکی سەزانێ خۆی وای خۆی معرفی کردووە لە ئوتارەکە ئەنێ لایەکۆ بە تورکی قساکە بە کوردی قساکە خۆی بە پانتورکی زانیوە دێ لە کرماشانیش هەروەک تۆ باست کرد بژی کوردستانیشی وتووە ئەڵبەتە بەشێک لە ناسیۆنالیستەکانی کورد ئاوی تێکەن چونکی خۆیان شعاریان بژی کورد و کوردستانە وای نەوت من جوان جۆم لە بۆڵە تی بژی ئێران بژی کوردستان بژی کرماشە تا لە سنە بژی سنەی نەوە سنەیە کە زۆر شۆڕە ژێرترە و دەنا لەوێنەش بژی ئێران و بژی کوردستانەکەی وت یعنی دەرنەچابینی ڕەحمان لە شوێنێک جۆم لێ بوو وتی بژی ئێران بژی کورد بژی کوردستان ئەوە من خۆم جۆم لێ بوو لە کرماشان وتی بژی کوردستان و بژی کرمانشا و بژی هەموو پارێزەکەمەوەیە اتفاقا یەکێ لەو پلاتفۆرمە چاواشەکاری و لە ئێنە حاڵا دش بە بەرەی ئازادی و بەرابەری خوازی ئەم نوێنەرایەتیەکە هەر ئەم قامکدانان لەسەر کێشەی ئێتنیکەکان و پەرەدان بە گوتاری قەومیەتەکان بۆ ئەمە زۆرتر ئەیانەوێ تەفرەقە و جیاوازی بینی بەرەی ئازادی خواز و بەرابەری خواز کە لە هەڵچوونی ژن ئازادیە کەمترین تەوەجویان بۆ بوو کە چێ لە کام قەومیەتە لە شارەکانی کوردستانەوە کە ئەجملە لە شاری سەقزەوە کە یەکێ لە بنکە ئەسلیەکانی هەستانی جەماوەری بە بۆنەی مەرگی ژینا ئەمینیەوە بوو تا تاران تا سراسەری ئێران یەکدەست ئەیانوت ژن ئازادی یەکدەست ئەیانوت دەبێت جمهوری ئیسلامی بڕۆخێ یەکدەست لە زۆر جیانوت ئازادی بەرابەری لە زۆر یعنی واقعا ئەگەر تۆ تەمەشای ئانالیزێ بکەیت لەو خرۆشی جەماوەری ساڵی 1401 تا کێشای 1402 کەمترین ئەسەری تەفرەقەی قەومی و مەسەبی پێوە بوو حتا لە منتەقەی بلوچستان کە مەلایەکی وەکو مەولەوی عەبدولحەمید بووە بە چێهرەیان و ئیمام جومعەیانە لە هەموو قسە و باسەکانیان
اتفاقا کەمترین تاکیدی لەسەر تەفرەقەی مەسەبی یا لەسەر بڵێ ئێمە بلوچین و ئێوە نازانم تورکن و ئێوە زۆرتر لەسەرەوەی هەموو ئەم خەڵکە دەردی مشتەرەکی هەیە قساکەن. اتفاقا جمهوری ئیسلامی ئاگاهانەیەوێ پەرەبدا بەم تەفرەقە و پزیشکیان یەکێ لەو کاندیدانە بوو تاحتی نێویەوەی یەک ئازەری و تورکە لە مەهاباد لەدایک بووە کوردیش ئەزانێ یعنی عاقبەت یەک گۆشەیەک لە پلاتفۆرمی لە منە پرسی دژی ئازادی خوازی و بەرابەری خوازیە کە لە کاناڵی پزیشکیانەوە بەرزکراوەتەوە هەرم تەکیە لەسەر قەومیەتەکان نەبووەوەی کە گوایە حتا ئەگەر زوڵم و زۆرێک لەباری زمانەوە لەباری فەرهەنگیەوە لەبار لەسەر ئەو خەڵکە هیچ وعدەیەکی وای نەداوە ئەوانە جێبەجێبێ غیر زەوەی دێ شعاری پێدا جا دەنەچە بەنظرم بڵێ بۆ گەداریەوە بڵم دلیلێکی ئەوەی ڕێی زیاتر بووە لە جەلیلی لە دەوری دووەم لە 4 ئوستانی تورک زمان هەیە لە ئێرانە ئوستانی ئازەربایجانی شەرقی کە مرکزەکەی تەورێزە کە ئەم بۆ خۆی زۆرتر لە تەورێز دەرسی خوێندووە و دانیشگای لەوێ تەواو کردووە و دەورانێکی زۆر ڕئیسی دانیشگای پزیشکی تەورێز بووە و ماوەیەک نوێنەری ئەوان بووانە دوایەوە لە ئوستانی ئازەربایجانی غەربی کە مرکزەکەی ورمێیە لە ئوستانی ئەردەبیل کە ویشەر تورک زمانن و لە ئوستانی وەبزان زەنجان کە ویشەر تورک زمانن اتفاقا بە ئامار و ئەرقام نیشانیان داوە ئەوە ڕێی ئیسلاح تەڵەب نەبووە کە پزیشکیانی کردو بە سەرۆکۆمار ئەمە ڕێی مناتقی تورک زمان بووە یعنی بۆ ئامارانی جمهوری ئیسلامی ڕەحمان وەختێکی زۆرمان نەماوە بۆ بەرنامەکەەوە من دووسێ پرسیاری زۆر گرنگم ماوە یەکێک لەو پرسیارانەم ئەم بینەرە ئازیزە کاک مزەفەر حەمید بە جۆرێک ئاماژەی پێ کردووە ئەڵێت هاتنی پزیشکیان فێڵی قامنەیە بۆ دەربازبوون لە وەزای ئێران تێککەوتووە لە ناو دەرەوەی ئێران بەرحاڵ لەسەر ناوەی ئێران ئەمە کاریگەری چۆنە بێ بڕای ئێوە هاتنی پزیشکیان چ ئاڵ گۆڕێک دروستەکە بەڵام پێش دەقەمان هەیە بۆ پرسیارە ڕەحمان هەوڵدەم تێبینی ئەو دۆستمان بە دەرەجەیەکی زۆر حقیقەتی تایە ئەویژەوەی با منەوە بڵێم وەختی ئەو 6 کەسە کران بە کاندید واقعەتەکە لە نێو ئەو 6 کەسەیە بۆ دەوری ئەوەڵی ئەم نمایشی انتخاباتە کاندیدی مەطلوبی خامنەی پزیشکیان نەبوو کاندیدی مەطلوبی خامنەی قالیباف دۆڕا بە چه دلیل دۆڕا ئەم ئێمە مەجال نییە قسەی لەسەر بکەین و ئەوە وەختە قالیباف دۆڕا ئیتر بۆ دەوری دووەم منیش پێما بە قسەی ئەو دۆستەمان هینکە پێی وابوو ئەو وەختە لە بینی جەلیلی و یعنی خامنەی لە بینی جەلیلی و پزیشکیان باشترە بۆ یەکەمەوەیە ظاهرەن چێرەیەکی ملایمترە ظاهرەن بڵێن نا چێرەیەکی ملایم خەڵکینا چێرەیەکی ملایمتر هاتۆ سەرکار و ئەوە وعدەی ئەووادا کە ئەون تو نتیجانە بۆ جۆرە نەبن بۆ واقعاً بربەرەکانەیە لەگەڵ تەوەژمی ئازادی خوازانەی خەڵک دیارە پزیشکیان بۆ خامنەی و دەسەڵاتەکەی لە دەوری دووەمان مەتروترە بوو لە جەلیلی ئەوە ڕاستەکە بەشێکی دیکەش بۆ نەمایش لەگەڵ وڵاتانی غەربی لەگەڵ خودی ئەمریکا چونکە ئەوان کەماکان لە ژێرە و فشارەدا هەن بەرجام چی لێ دێت زیندوو ئەبێتەوە یا زیندوو نابێتەوە تازە بەرجامێک مردووە و زیندوو نابێتەوە بەڵام من پێم وابە ئاگاداری بینەرانی کورزمان یا بینەرانی کە لە کوردستانی عێراقەوەن بەرجام ئەو پرۆسەی ڕێکەوتن و بڵێن دانوستانە بوو کە لە بینی ئێران و وڵاتانی زلهێز لەوانە ئەمریکاوە بەشێک لە وڵاتانی ئەوروپا بەڕێوە چوو بۆ ماوەیە سەبارەت بە کۆنتڕۆڵکردنی بڵێن کارە ئەتۆمیەکانی یاخود پێشکەوتنە ئەتۆمیەکانی ئێران و لە بەرامبەری هەندێک امتیازدان بە جمهوری ئیسلامی بەرجام ئەو پرۆسەیە بوو بەڵێ فەرموو بەڵێ دەست خۆش بێت بەخازە منزورمێ لە ئەینە حاڵە پزیشکیان ئەو چێرەشە بەرابەر بە وڵاتانی بە ئەمریکا و وڵاتانی غەربی و ئەوە بڵێن ئەمە چێرەیەکە ئەتوانن گفتوگۆی لەگەڵ بکەن من پێم وابێ لە نێو ئەو قەیرانە گەورانەی کە جمهوری ئیسلامی تێی کەوتووە و ئەو زەختانەی کە لە ئاسی نێونەتەوەی و وەهی و دەوڵەتانشی لەسرە لە خامنەی حسابیەوەکە ڕەنگە مەجبور بێت جارێکی دیکە سازشێکی کۆنتڕۆڵ شدە بکە سازشێکی مەحدود
خامنەی و سیستمەکەی ئەوە نییە لەگەڵ ئەمریکا و غەربوانە تەواوەن بسازێ ئەو باڵە نییە لە جمهوری ئیسلامی هەتا ئەو بمێنێ لەگەڵ ئەم دژایەتی لەگەڵ ئەمریکا و دژایەتی لەگەڵ ئیسرائیل و نەسازان لەگەڵەوان و ئەوەی ئەو پێی وایە بەتایبەت لە ئاستی نێونەتەوەیشە ئەم جبهە بەندیانەی هەیە ئەو نزیکایەتی لەگەڵ رووسیە و چینی پێ بە قازانسترە ئەوش ئەوە بینێ لەم کەلێنە نێونەتەویان وەک ئەوێ پزیشکیان ئینتیقادی هەیە و ڕخنەی هەیە لەم بابەتەوە یاخود بە تایبەت ئەو قسەکەی ئەو وعدەی داوەکە ئەڵێ بێ تەحریمەکان لابەری دێگە تەحریمەکان لابەرن یانی ئەبێ لەگەڵ ئەمریکا و وڵاتە ئوروپایەکان بسازن ئەوەی کە ڕوحانی دەستی پێکرد و تیا سەر نەکەوت ئەوە وعدەی داوە هەر بە وعدەوە بۆ یاڵم خامنەی حسابەوەی کردووە ئەگەر ئەم بێ ڕەنگە ڕواڵەتێکی مناسبتر بێ بۆ ئەوەی ڕقی ئەم دەوڵەتانش ظاهرن هەر ئێستا ئەوەیە ئەوەڕن قازانجی ئەوە بووە بۆ خودی جمهوری ئیسلامی هەر لەم دووسێ ڕۆژەیە کە پزیشکیان بووە هەموو وڵاتانی ئوروپایی و وڵاتانی غەربی و دەستیان ناوە بە تەبریگوتن و ئومێدەوارین ئاغای پزیشکیان ڕوتێکی باش دەست پێوکە و ئێمە ئامادەی هاوکارین لەگەڵ پزیشکیان و هەموم قسانیان کرد و خۆشیان نەزانن پزیشکیان نەکرد پزیشکیان ڕئیس جمهور لە ئێرانە هیچ کارەیە حتا بۆ سازان لەگەڵ غەرب ئەوە خودی خامنەی و دارودەستەکەی نزیکی ئەوەن بڕیاردن لەو بابەتەوە ئەوە بوو لە دەورەی ڕوحانیا حتا لە ئاخری دەورەی ئەحمەدی نژادەوە خودی خامنەی ئیجازەی گفتوگۆی لەگەڵ ئەمریکا و وڵاتانی ئوروپاییدا و سەرنجامەکەی بوو بۆ بەرجامەی کە تۆ تەوزیحدا ئەو وەختە لەژێر زەختێکی زۆر و قەیرانێکی گەورەدا بوون احتیاجیان بوو بۆ ماوەیەک سازشێکی کۆنتترۆل شدە بکەن و بۆ ماوەیەکی کورت کردیان دوایی ترامپ ئەساسن تێکیدا و دیارە خامنەی و ئەوانش خواستیانەوە حقەتەکەیەوەیە و دەورەی ڕئیسی ئەوە زیندوو نەبووە ئێستا زەختەکە دوارە لە سەریان زۆرە هەم زەختی نێوخۆیی هەم زەختی نێونەتەوەی من پێم وابێ حسابیەوەی کردو خامنەی احتیاجی بۆەوە بێ سازشێکی کۆنتترۆل شدە بکە دا دەرنەچە بۆ ئەوە دیارە پزیشکیان مەتروبترە بوو لەگەڵ جەلیلیە کە ئەتفاقەن بەوە ناسراوەتەوە کە لە خودی خامنەی ئفراتی ترە بەرابەر بە وڵاتانی غەربیوانە دەنەچە بە نەزەرم دقیقەن مەجالیان داوە بە پزیشکیان بێ بۆ ئەوەی ظاهرەن وەکو وەسیلەیەک وەکو ئەبزارێک کۆتا مدەت ئیستفادەی لێ بکەن بۆ لابرنی بەشێک هەم لە فشاری ناوخۆیی هەم لە فشاری نێونەتەوەی لە سەرشانیان بەڵام پێما بێ ڕەوتەکە وا ناڕاتە پێشێ جمهوری ئیسلامی وەزی لەوە خراپترە لە وەزیتانە باسی فشاری ناوخۆی دەرەکشیت کرد بەشی زۆری ئەگەر من لە جێگەیەک لە یەکێک لە ئەوانەی کە لێکدانەوە لە سەردۆخی ئێرانەکەن باسی ئەوەی کرد کە خامنەیی ترسیەوەی هەیە کە ترامپ بێتە سەرکار لە ئەمریکا و گە ترامپ بێتە سەرکار لە ئەمریکا وەختە سیاسەتەکانی بێتەوە بۆ سیاسەتانی کە لە ڕابردووە پێش بایدن هەبووە و لە حاڵەتی وایە کەسێکی وەکو جەلیلی فرسەتێکی باشە بۆ ترامپ کە باشترین زەربە یاخود گورز لە ئێران بووە شوێنە لەبەرەوە بۆ خونساکردنەوە یاخود بووە کەمکردنەوە لە کاریگەری ئەم هەڕەشانەی ترامپ لە ئایندەیە فرسەتێکی ئاوای داناوە کە پزیشکیان بێتە پێشەوە بۆیکەوە بە جۆرێک بڵێن ئەمنیەتێکی زۆرتری هەبێت لە بەرامبەر ئەمەیە بەڵام لە ناوخۆچی ئایا ئەم ناڕەزاییە کارگەریانەی کە ئێمە لە سەردەمی ڕئیسیا بینیمان زۆر بە فراوانی تەشەنەیسەن زۆر بە فراوانی گەورە بووەوە و ئەو ناڕەزایە بەڕاستی لە جوڵانەوەی ژنجیان ئازادیە قوڵپیەدا لە هەموو شارەکانی ئێران ئایا ئەمە چی لێدێ ئایا هاتنی پزیشکیان نەتوانێت ئەمە خاو کاتەوە ئەو جۆرێکە خۆی مەبەستێتی بەشێک وتوێتی دیعای کردو کە من هاتووم دەسەڵات لەگەڵ خەڵکە ئاشتکەمەوە و نێوەنجێری بکەم بە جۆرێک لە جۆرەکان و ئەم کێشەیە کۆتایی پێبێنم ئایا ئەم کاریگەریەی ئەبێ ئەم تەسیری ئەبێ هاتنی پزیشکیان من پێشەوەی بچمە سەرەوە تەنیا زۆر کورد لەسەر ئەو مەسەلەی هاتنی ترامپ و تەسیراتی من قسێ بکەم من لە بابەتەوە نەزەرێکی تایبەتم هەیە حتا بۆ دەورەی پێشوش ئەو تەسویرە دراوە کە گوۆیە ترامپ سەری سازانی لەگەڵ کۆماری ئیسلامی نەبوو من پێم وایە وانە بوو ترامپ هەر ئەو دەورەش و ئێستاش بێتەوە زۆر ناڵم زیاتر هەر بەقەت بایدن و دموکراتەکان ئامادەگی بوو بەڵام شێوەکەی فەرقی بوو ئەو بە قەول خۆیان ئەڵێن زۆرتر معامل چیە ئەوەی وت جمهوری ئیسلامی بێ ڕاستەوخۆ لەگەڵ خۆم لەگەڵ ترامپ
لەگەڵ دەوڵەتی ترامپ لەگەڵ ئەمریکا واردی دیالۆگ بێ ئەو ئەیود قەولە دەم هەر لە ئەوڵین دیدارە کە گفتوگۆمان بێ ئێمە بە تەوافقەدین شتێکی بۆ خۆشم پیاوێت ترامپ عادەتی بوو شتێکی بۆ خۆشم پیاوێت ئەو بوو پرۆژەی ئۆباما بایدن بنێتە کەنارەوە ئەمە یەک مثلەن ئەو ئامادەگەی ترامپ دەریبڕی چوو ڕاهبەری کورەی شمالی دی کام سەرۆک کۆماری دموکرات یا جمهوری خواهی خودی هین کردویانە ئەو وڵاتە ئەمریکا کردویانە یا ئەو مناسباتەی لەگەڵ پوتین ترامپ بەرقەراری کردبوو کام سەرۆک کۆماری دیکە وا جملەم بایدنەی کە هات بەرقەراریان کردو اتفاقاً ترامپ مەسەلەکە بوو کارەکە بە دەستی خۆیان بێت حتا ئەو زۆر ئەهمیەتی بەم پێنجی بە علاوەیەک یانی ئەوەی فەڕەنسەش و ئینگلیسیش و چینیش و رووسیەش ئەو قسەکەی لەگەڵ جمهوری ئیسلامی هەرە وەختە بوو ئێوە بەرجام برێنەکەنە واردی دیالۆگی ڕاستەوخۆ لەگەڵ هەر قەولە دەم لە ئەوڵین دیدارەکانمانە بە تەوافقەکەین من پێ بێت ترامپ بێت حتمما ئەگەر بە سازش نەگەیشت بێتن کە نەگەیشتون دیارە لاوەڕۆ زەختەکان زۆرترەکە حەساری اقتصادی وانە حتمما زیاترەکە ترامپ کە لە شەقانەتر لە بایدن و لە بینایکە بەمەبەستی ئەوەی اتفاقاً بسازێ ترامپ بۆ خۆی اتفاقاً ئەڵێ لە دەورەی منە هیچ شەڕێک ڕووی نەدا لە دەورەی بایدنە شەڕی ئۆکراینیش بوو شەڕی غەزەش بوو شەڕی ئەم قسەنی بوو واقعاً بەو معنە ڕازەکە کەمتر شەڕەنگێز بوو بەڵام بە دوای معاملەی دوو بە دووی بینی دەوڵەتی ئەمریکا دەوڵەتەکەی خۆی لەگەڵ تەرەفی مقابلەکەی بوو جا کوڕەی شمالی بێ کە جمهوری ئیسلامی بێ جمهوری ئیسلامی حسابیەوە بەنظەم جمهوری ئیسلامی جەوایان نەزانی خامنەی چونکی سازانی ئەساسن لەگەڵ دەوڵەتی ئەمریکا پێخۆش نییە ئیجازەی بە دەوڵەتی ڕوحانی نەدا واردی دیالۆگ لەگەڵ ترامپ بێ دەنا بەنظەم دەوڵەتی ڕوحانی ئامادەگەی بوو دوای بچێ لەگەڵی وارد بێ تا دەنەچە منزومێت ترامپ دێ دەرەوە کاردانەوەی بۆ خەڵکی ئەمریکا و بۆ جیهان و ئەوە چۆنە بێ شایە دەفرسەترا قسەی لەگەڵکەی ئینعکاسی ئەوەیە کە ڕاستی ئفراتی لە دنیادا خەریکە چ وەزیەتێک پەیداکە بەڵام اتفاقاً حسابیوان کە ڕەنگە ترامپ بێت ترامپ ئامادەگی سازانی لەگەڵ جمهوری ئیسلامی هەیە بەرخلافی ئەوەی ئۆپۆزیسیۆنی ڕاستی ئێرانی کە ئومێدیان بە ئەمریکا بەستوە تەبلیغات بکەن ئەوە تەنیا نوکتەیەکم بوو لەو بابەتەوە بەڵام تا ئەو جێگایەکە تۆ سەر پرسیاری ئاخری تۆ زۆر باشە پرسیاران لەگەڵ دوا پرسیارماندا منش بکەم هاوڕێ کاریگەریەکانی لەسەر دۆخی ناوخۆ ئێران چۆنە بێ و ئایا بەگشتی هاتنی پزیشکیان جۆرێک ئابدەیتکردن بۆ تاکتیک و شێوازی سیاسەتکردن و ئەو سیاسەتانەی کە هێزە شۆڕژگەرەکان و بە تایبەتی کۆمونیستەکان لە ئێرانە پەیڕەویەکەن پێک دێنێ ئایا هیچ ئاڵوگۆڕێکی تاکتیکی پێویستە ئەگەر پێویستە چین ئەواڵوگۆڕانە چۆن چۆنیەک لێ بەرەنگاریمە چونکە من دیارە ئەزانم لەگەڵ تۆ هاوڕام کە ئەمانە هەردوو چاندوو دیوی یەک دراون زۆر جیاوازیان لەگەڵ یەکانیە سەرنجامەوەی کەوا دەسەڵاتی فعلی بەدەستەوێت لە ئێرانە خامنەئی خۆیەتی بەیتی ڕەهبەریە سوپای پازداران ئەوانە بەڵام بە هەر حاڵ شێوازی سیاسەتکردنی جەلیلیان لەگەڵ پزیشکیانە لە ناوخۆی ئێرانە بەشێک جیاوازی هەیە وەکو چۆن مەسەلەن خاتەمی لەگەڵ ئەحمەدی نەژاد بووی ئەحمەدی نەژاد لەگەڵ ڕۆحانی بووی ئەمانە واقعیەتێکن لە ئێرانە ئایا بەم معنایە ئێمە پێویستمان بە هیچ ئابدەیتکردنێکی سیاسیانە تاکتیکیانە هەیە لە ئێرانە ینی هەردوو پرسیارەکە بووە پرسیارێک کاریگەریەکانی لەسەر ناوخۆی ئێران و ئەو چ داویستە سیاسیانی کە بێ بگیرێتە بەر لەلایەن شۆڕژێران و کۆمونیستەکان حقیقەتەکە با لەم قسەی ئەخیرتەوە دەست پێ بکەم ئابدەیتکردن و سیاسەت و تاکتیکی ئێمەی کۆمونیستەکان جریاناتی کۆمونیست هێزە شۆڕژێرەکان پێویستە نەک لەبەر هاتنە سەرکاری پزیشکیان و گۆیا ئاڵوگۆڕێک لە ئارایشی سیاسی بینی دەوڵەتی یا حکوومەت لەگەڵ زۆر ئەساسی پێکاتوە بە دەلیلێکی دیکە من پێم وایە بە دەلیلی هەڵسەنگاندنێ لە 2-3 ساڵی ڕابردوو ئێمە 2 ساڵ خرۆشێکی جەماوەری گەورە بە پانتایی ئێران بوو بۆ ماوەی چەند مانگ جمهوری ئیسلامی خستە ژێر ئەو زەخت و فشارە بەڵام سوالەکە ئەوەیە بۆ عاقبەت بەرەی چەپ و ئێمەی کۆمونیستەکان هەم ئەلئان کە تەمەشاکەی سازماندراویەکی زۆر پان و بەرینتری بزوتنەوەی خۆمان و هەم سەرهەڵدانی ڕەهبەریەکی کارامەتر لە نێو خۆی ئێران
بۆ پێچوونی سیاسەتەکانمان شکلی نەگەر دەنەچە بە نەزەرم ئەوە جگای ئەوەیە لەم سەرەوە جارێکی دیکە بیر لە ئابدەیتکردنی سیاسەت تاکتیک ئەقدامات حتا سازمانگەریمان بکەین کە لە ئاخریش وەگەر لازم بوو تەوزیحاتی زیاترە دەم بۆ ئەرکەکانمان بەڵام ئەوەی ئەم ڕووداوەی کە ئێستا ڕێیجمهورێکی تازە لە ئێرانە هاتووە و نێوی پزیشکیانە و لە ڕەوش و شێوەدا فەرقی لەگەڵ یەکی وەک جەلیلیە حتا لەگەڵ ڕئیسیە نەڵەمە و فەرقە هەیە بەڵام مەسەلەکە بۆ تا ئەو جێگایی بە مناسبات لەگەڵ کۆمەلگا و مثلا چینی کرێکار معلمان مامۆستایان خەڵکی ناڕازی بگەڕێتەوە ئاڵوگۆڕ پێگنایە بەو دەلیلەی حتا ئەو وەعدانەی کە پزیشکیان داویەتی بۆی جێبەجێ نابێ هەموو کەس ئەماڵێن مەسەلەن زۆر بە کۆنکرێتی قسە بکەیت ئەو وعدەی ئەوەی داوە کە ئەم توندوتیژی بە بۆنەی حجاب لەسەر ژنان کەم کاتەوە ئەسڵ وعدی ئەوەی نەداوە حجاب لابا وعدی ئەوەی نەداوە حجابی ئەجباری لابا بەڵام وتوێتی نابێ ئەوتون و تویژیانە بکەین هەر بۆیە لە جەیەکان نێوی مەحسا ئەمینیشی هێناوە من پێم خۆش ئیشارەیەکیش بۆ بکەم ئەوەی چەند ساڵ لەوە پێش پزیشکیان وتوێتی خانم مەحسا ئەمینی نابووە بکەوتە بەرابەرە و توندوتیژی بووە گەداریتان ڕێیس جمهورەکەیان کە ڕئیسی بووەویش خۆی وت حتا تەلەفۆنی کرد بۆ دایک و باوکی مەحسا ڕئیسی تەلەفۆنی کرد بۆ دایک و باوکی مەحسا ئەمینی کە وەک کۆمیسیۆنم داناوە و کۆمیتەم داناوە بە لێپرسینەوە کرد لەوە پرسی ڕئیسی زیاتری کرد لە پزیشکیانەوانی وا خەریکن ئەوان فریبی پێوە لە چوارچێوەی دیعایەکانی لە چوارچێوە ڕیکلامەکانی BBC باسیەوە کردەگەر نازانم دەزانم مەبەستەکەی تۆزانم منزورمەیە بڵێم وعدەی داوە توندوتیژی لەسەر ژنان و مەسەلە حجاب بکەم کە تۆ پێی ناکرێت چونکی بە هەموو کەزەڵێت بەدەست ئەو نییە ئەو گەشتی ئرشادی ئیسلامی خۆ لە ژێر دەسەڵات و ئەمری ڕیاست جمهوریانیە سپای پاسداران و نیروی بەسیجەکەی و نهایەتەن بەیتی ڕاهبەریە ئەمەیە وتوێتی مەسەلەن شەبەکەی ئیجتیماعی فیلتر ناکەین فیلترین ئەلان بۆ نەسڵی لاو گەنجی ئێران بۆتە مەسەلەیەکی ئەسڵایی لە ژێر دەسەڵاتی ئەوانیە بۆی جێبەجێ ڕەنگە لە کوردستانی عێراق کەس نەزانێت فیلترین یعنی چی بەرحاڵ مەبەستەوەیە کە بەعزێک سایتێ ناکرێتەوە بەعزێک زۆرێک سایت زۆرێک لە شەبەکە ئیجتیماعیەکان لە فەیسبوک و لە حتا ئینستاگرام ڕەبەتە کەمتر بەریەگرن خەڵکی ئێران لاوان ئێران بە ئازادی ئیمکانی چوونە نێو مێدیای ئیجتیماعیانەوە نییە بەرحەڵ منزور بێت زۆرێک لە وعدەکانی کە باسی کردووە کاڵانێک وەرتی بەرنامەکەمان کەمە وعدەی داوە وعدەی تەبلیغاتیش هەن بەڵام دەسەڵا ئیجراکردنەکەی بەدەست ئەو نییە ئیجراکردنەکەی بەدەست ئەو نییە هەر وەک چۆن خاتەمی وعدەی زۆر زیاتریدا خاتەمی وعدەی زۆر زیاتریدا ڕوحانی حەسەن وعدەی لایحەی حقوقی شارۆمەندی هێنا حقوقی شەهروەندی پیان پێچاوە یعنی حد نەیوێرە لە تەبلیغاتەکە باسی کرد ئینسافەن چاپیشی کرد و زۆر کەس دیتی کە بەڵام هەر ئیجازەیان پێنەدا بینێرەتە مەجلسەکەشیان دەرچم مەسەلە ئەوەیە پۆستی ڕیاست جمهوری و هابووەتە پۆستێکی فۆرمال بەدەست خامنەیەوە کە بەرحاڵ مەجالی و کارانی پێدانێت فەقەن هەر ئەمڕۆ قسەیەک لە خودی ئەم پزیشکیانە گەڕنەوە کە 4 ساڵ لەوە پێش لەگەڵ ئوسولگەراکان لە مەجلسە بوویەتی بە چێشە ئەم وتوێتی ئێوە خەریکن کارێکەکەن دەورەی ڕوحانی بووە ڕئیس جمهور هەر مامورێکی ئیجرایی جنابی ڕەهبەر بێ دێگەروا بێ با نێوی ڕئیس جمهوری لەسەر لابین نێوی بڵین مشاوری ئیجرایی ڕابەر ئەمە خودی قسەی پزیشکیانە چا پزیشکیان لە ڕوحانیش لە خاتەمیش بێوەزنترە لە ئارایشی سیاسی یعنی وەکو کاراکتر ئەوان لە چوارچێوەی سیستمی ئاخوندیا خاتەمیش و ڕوحانیش و وەختی خۆی ڕەفسەنجانیش وانە زۆر وەزنیان لە نێو سیستمەکەی زیاتر بوو ئەم لەوانش بێوەزنە لەوانش بێدەسەڵاترە هەر بۆیە لە ئەوەڵی شۆخۆی وتوێتی من تابعی ئەمری ڕەهبەرم دەنەچە من پێم وابێت لەو بابەتانەوە ئاڵوگۆڕێک بەوجود نایە ماوەیەکی کورد ڕەنگە ئەم وەهمە دروست بکە کە گویا ئەتوانێت کارهایە بکە بەڵام ئەوە من تۆ ئەمڕۆ قسەی لەکەین و 3 مانگی دیکەش دەبینینەوە 4 مانگی دیکەش دەبینەوە لەم بابەتەوە ناتوانێت ئاڵوگۆڕێک بەوجود بێنێ بۆیە ئەو کێشانەی کە بەرەی ئازادی خواست بەرەی عەداڵەت خواست
لە کۆمەلگای ئێران لەگەڵ حکوومەتی ئیسلامی و لەگەڵ خودی دەوڵەتەکەشی هەیەی لە جێگای خۆی و بە قۆڕیش ئەمێنێت بۆیەکانێ لەو بابەتەوە چه کردن بە نظرم هەر ئەو کارە کردن کە لە دەورەی خرۆشی جەماوەری دوای مەرگی مەحسا ئەمینیە کۆمەڵانی خەڵکاتن بەڵام ئەگەر تۆ باز لە گۆڕنی تاکتیک و شێوەکەی بۆ بەرەی ئازادی خواز و بەرابەری خواست بۆ ئێمەی چەپ و کۆمۆنیستەکان ئەوژەوەی عاقبەت هەموو ئەو خرۆشە جەماوەریانە نهایەتەن سازماندراویەکی جەماوەریە یەک جیاوازی هەیە یەک شت هەیە کە لێرەیە لەم پرۆسی هەڵبژاردنەیە دەرکەوت کە باسەکە لەسەر هەڵبژاردننی خودی بڵین پزیشکیان نیە کولی پرۆسەکە نەک تەنها بە خەڵکێکە ناڕازین بەرامبەر بە جمهوری ئیسلامی خودی خامنەی ئەترافی کردوتی خەڵک بەو ئەندازەی کە پێویستە بەشداریان نەکرد و ئەلامی شکستی کرد ئەمی ئەلامی شکستکردنە و ئەم دۆخە نوێیەکە لە ئێرانە پێک هاتووە دۆخێکی تایبەت و تازەیە کە جگەلەوەی کە لە سەرجادەکان و لە شەقامەکان و لە جوڵانەوەی ژیان ئازادیا دەرکەوت ئەم جارە لە هەڵبژاردنەکانی خۆشیانە ئاشکرا بوو کە خەڵک ئەم دەسەڵاتی چیتر ناوێت ئەمە بە بڕای من پێویست ئەکاکە جۆرێک تاکسیشی تر لەلایەن هێزە چەپەکانەوە بگیرێتە بەربار حاڵ کاتی بەرنامەکەمان تەواو بوو من بەڵام هەر چاوێکمان لە فەڕەنسا بێ بەڕاستی ئەو بەرەی کە لە فەڕەنسایە دروستکرا لە بەرامبەر ڕاستڕەوەکانی کۆمەلگایان نەبووایە ئێمان ڕۆ لە دۆخێکی زۆر زۆر نالەبەر ئابی نەکتەنها لە فەڕەنسا لە کولی ئەوروپا بەهەرحاڵ چیکردن لە ئێرانە پەیوەستە بەم دۆخەی ئێرانەوە کە من پێم خۆشە لە چەند دەقەیە باسی بکە ئەزانم کە وەختی بەرنامەکەشمان تەواو بوو بەڵام پرسیارە گرنگە کە پێم خۆش نییە بەبێ وەڵامی تۆ بژێت بوو لە فرسەتی ترا لەسەر ئەم ئەرکەی بەرەی ئازادی خواست بەرابەری خواست شۆڕژێر لە کۆمەلگای ئێرانە زیاتر قسە بکەین من زۆر بە کورتیەوە بڵم ئەو قسە زۆر تەئی دەکەم وە میز واقعا لەسەرەوە تاکید بکەم جمهوری ئیسلامی دوای ئەم نمایشی انتخاباتش لاوااستر هاتوۆتە دەرێ قەویتر نەهاتوۆتە دەرێ بەنسبەت حتا 1400 ینی 3 ساڵ لەوە پێش کە ڕئیسیان لە سندوقێنا دەرێ ئەو وەختە خامنەی خۆی لە ئەوجی قودرەتە ئەبینی کە ڕەهبەری جمهوری ئیسلامیە بە قەولی خۆی ڕژیمەکەی تەواو یەکدەست کرد بۆ ئەلئان مەجبور بووە دەرەجەیە لە پاشەکشێ بکە و حتا ئەگەر فۆرمالیش بێ ئیجازەدان بەوەی پزیشکیانێک بێتەوە مەیدان لە بەرەیەکە بابی تەبعی ئەوە مەترۆبیەوە نیشانەی زعفی خودی خامنەی و ڕأسی نظامەکە و جمهوری ئیسلامیە کێشەکانی حەل نەکراوی لەگەڵ کۆمەلگا مەسەلەنەوەی باری ئابووری جەماوەر زۆر خراپە فەقر و هەژاری زۆر پەرەی سندووە ناڕەزایەتەکان قوڵترن هەموو ئەمانە لەسەر جێی خۆین و هەرە و 16% تازەوە ئاماری خۆیانە شرکت نەکردنەوە ئەمە ئەو مەجالە ئەوەدا کە بڵێ ئەکرێ بەرابەر بە جمهوری ئیسلامیەکی کە لاوااستر و زەعیفترە ڕێکخراوتر من قسەکەمەوەیە ئەوەی ئەڵێ ئەگەر کارهایەک پێویستە ڕێکخراوتر و سازماندراوتری جەماوەری منزورە لە ئاست شار لە ئاست گەڕک لە ئارسی محافزەکان لە ئاستی کولی ئێران بێ مەیدان چ وەکو چینی کرێکار چ وەکو مامۆستایان و فەرهەنگیان چ وەکو خانە نشینان کە ئەوانە ئەلئان ئاعترازەکانیان هەر ئێستا بە قەولی فارسیەکەی لە کەفی خیابان و لە مەیداندایە ڕێکخراوبوونی زیاتر سازماندراوبوونی زیاتر پەیوەندی ئەو جۆگە لە مبارزاتیانە لەگەڵ یەکتر و کۆمەککردن بە سەرهەڵدانی ڕابەریەکی دیاری شۆڕژێر و ئینقلابی کە پلاتفۆرمێکی ئازادی خوازان و بەرابەری خوازانە نمایندەجی بکە ئەوە ئەو جوابەیە بەرابەر بە کولی جمهوری ئیسلامی بە خامنەی و پزیشکیان و هەموو دەسەڵاتەکەیانەوە زۆر باشە زۆر سپاس ڕەحمانماندوم کردی ئەم بۆ ئەم بەرنامەیە بەمێدیەوەی لە نزیکترین فرسەدا بەرنامە ڕۆتینەکانی خۆمان کار هەفتە جارێک یا دوو هەفتە جارێک سەبارەت بە باسەکانی ئێران ئەمان کریان بە باسی تریش دووبارە دەستی پێ بکەینەوە دووبارە زۆر زۆر سپاس بۆ ئەم گفتوگۆ بە پێرزا و ئەو زانیارانی کە پێشکەش بە ئێمە و بە بینەرانی کەناڵی هیوات کرد بە ئومێدی دیدار جاریشتر منی زۆر سپاسی ئێوە و بینەران و بیسەران.
بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە دێینە کۆتایی بەرنامەی ڕۆژمان کە بەرنمەیەک بوو لەگەڵ هاوڕێم ڕەحمان حسێنزادە سەبارەت بە نمایشی هەڵبژاردننی سەرۆکاتی لە ئێران پێشکەش بەوەی ئازیزمان کرد. بیرم ناچە جارێکی تریش داواتان لێ بکەم ئەگەر تا سەرەتان کردووە کەناڵی هیوا لەسەر یوتیوب لایک و سەبسکرایب بکەن، بڵاوی بکەنەوە لە نێوان دۆست و ئاشنایی خۆتانە و هەروەها لینکی بەرنمەکانمان لە ڕێگەی سوۆسیال میدیاوە بەفراوەتی شێوە بڵاو بکەنەوە تا بیرانێکی زۆرتر ئەم بەرنامانە ببینن. کەناڵی هیوا کەناڵی هەموو ئازادی خواز، هەموو چەپەکان و هەموو سۆشیالیست و کۆمونیستەکانی کوردستانە، چ لە ئێران چ لە عێراق. کەناڵێکی کراوەیە لە بەرنمەکانی پێشووترە دیارە ئاشنا بوون بەوەی کە نەک هەر خۆم بەڵکو هاوڕێیانی تریش فرسەتیان هەیە بەرنامانە پێشکەش بێ و ئازیز بکەین. مانەوێ ئەمە پلتفۆرمێک بێت کە زۆرترین لایەنەکان، زۆرترین بۆچوونەکان لە نێو جوڵانەوەی چەپ و سۆشیالیست و کۆمونیستی کوردستانە کۆ بکاتەوە یاخود ببێت بە پلتفۆرمێک و بڵنگۆیەک بۆ دەنگی ئەوان لە کۆمەک و بەشداریکردن لە بەرنمەکانەوە لە ڕێکلامکردن بۆ کەناڵەکەمان درێژی مەکەن. کەناڵی هەمووتانە، کەناڵی هەموومانە، هەر بژین تا بەرنمەیەکی تر و دیدارێکی تر بە ئێوەی ئازیزەکەمەوە بە شادی و کامەرانی تەنەسکرد. هەر بژین.